ئازاد تەنیایە ینی پیشەکەم وێنە کێشانە. تۆ خاوەنی ئەم پیشەیە یان من دەتوانم بە هونەرمەند بانگت بکەم یان خاوەن پیشە؟ بەڵێ من بە هونەرمەند دەتوانی بانگم بکەی لەبەرەوەی ماوەی 33 ساڵە ئەم کارە دەکەم کاری هونەری وێنە کێشانە. زۆر باشە. کاک ئازاد خەڵکی کوێی؟ من خەڵکی سماقڵی سەرچاوم. ئەی تەمەنت چەندە؟ تەمەنم 39 ساڵ دەبم مالی هەفتام. خێزانداری؟ بەڵێ. چەند منداڵت هەیە؟ 5 منداڵم هەیە. ڕۆژانە چەند کاتژمێر لەم کارەی؟ 8 ساعت. ئەی بۆ ماوەی چەند دەبێ ئەم کارە دەکەیت؟ ماوەی 33 ساڵ دەبێت. 33 ساڵ. ئاستی خوێندنت؟ تا دوی ناوەندی. تا دوی ناوەندی. خۆرسکانە فێری وێنە کێشان بوو یاخو خوێندوتە؟ خۆرسکانەیە. خۆرسکانەیە. زۆر باشە. هیچ پەیوەندیەکت لەگەڵ مۆسیقا هەیە؟ بەڵێ پەیوەندیم لەگەر مۆسیقا هەیە. من ساز لێ دەرم، سازم لە بۆ زۆربەی هونەرمەندە بەناوبانگەکان لێدا وەکو ئەردەلان بەکرد پارازیرێک تا حاجی لە زۆر حەفەلاتەکان بەشداریم کردووە. سەرسامی بە چ وێنە کێشێکی جیهانی؟ داڤینشی، مایکلئەنجلۆ، پیکاسۆ ئەوانە هەموویان بەناوبانگن و سەرسام بەکارەکانیان. ئەوانە وەکو ناو بیستوتە یاخود شارەزایی بوارەکەیانی و ناونیشان و کار و پیشیان بە تەواوەتی دەزانێت. ئەوانە تەماشەکارەکانی کارەکانیان زۆر جوانە، وەکو شارەزاییش ئیشەکانیان ئەمە چکار لە شارەزایی ڕسم زۆر باش دەتوانم برێم باسییان بکەم، زۆر پێشکەوتون لە هەموو کارەکانیان. ئەی ڤانکۆغ دەناسی؟ بەڵێ ڤانکۆغیش دەناسم. ڤانکۆغ لە کاری وێنەی سروشتی زۆر باشە. زۆر باشە. لە ڕەنگە تێکەڵکردنەکان زۆر باشە. زۆر باشە. کاک ئازاد ئەمانە چیە لێرکوانە ئەم قەلەمانە؟ ئەم قەلەمانە هەمووی لە دەرەوەی وڵات لە بۆم دێ. ئەم قەلەمانە خەلوزین، یعنی هەمووی خەلوزین. بەس ئەوەی لا بر زەحمەت ئەو نان ئەو خۆدێکە ئەوە نان ئەو پانەکە ئەوەی لا بێ ئافەن ئەگەر بێنە ئێرە زەحمەت ئەوانە هەمووی ئەو وێنانە بۆ قەلەمانە دەکێشم. بڵێ ئەم وێنەیەت دەتوانی بێ زەحمەت بێ بۆ لای من بۆ لای ئەو وێنەیە با سەیرێکی ئەو وێنەیە بکەین. ئەم وێنەی کەسێکە؟ بەڵێ ئەم وێنەیە هونەرمەندی بەڕێز بەڵێ وێنەی کەسێکە دەکرێت بزانین ئەم وێنەیە چەند کاتی ویستووە تا تاوە بووە؟ بەڵێ ئەم وێنەیە ئەم هەر وێنەیەک بە 10 دقە تاوا دەکەم. بە 10 دقە تاوا دەکەم. وێنەیەک 10 دقە. بەڵێ ئەی خەڵک لەگەڵ ئەم پیشەی تۆ وێنە کێشانە یعنی سەر و دڵیان چۆنە؟ زۆر سەردانت دەکەن و داواکاری هەیە زۆر لەسەری یاخود دیاردێ و نمونەیە؟ بەڵێ من سرنجی خەڵکانێکی زۆر بۆ لای خۆم ڕاکێشاوە بەهۆی وێنە کێشەکانمەوە لەبەرەوەی ڕۆژانە کە خەڵکانێکی زۆر بەبن قەڵای هەولێردا تێدەپەڕێ چای بە وێنەکانم دەکەوێ، وێنەکانم دەگرنەوە بە مۆبایل و وێنە لەگە خۆشم دەگرن و زۆر سەرسامم بەکارەکانی من. کاک ئازاد لاسایی هیچ هونەرمەندێک دەکەیەوە؟ نەخێر، لاسایی حەز لە لاساییکردنەوە ناکەم. پێم خۆشە بخۆم ینی تەرجیعێک بم، ینی خەڵک چاولەم بکاتەوە نەگەم خچ خەڵک. کەس هەبووە تۆ فێری وێنە کێشانت کرد بێت؟ بەڵێ زۆریشێ 82 تەلەبەی کچ کۆلیژ هونەرە جوانەکان فێر ڕسم کردوون وێنە کێشان و کوڕەکانی 12 کوڕ تا ئێستا فێرم کردووە. بە شێوەی ینی خولیان بۆ دەکەیتەوە یاخود ڕۆژانە دێنە لات چۆنە؟ نا ڕۆژانە دێنە لام، ینی کاتژمێر نیوەکە دێنە سەردان دەکەن فێریان دەکەم. باشە گەشتی دەرەوەی وڵاتت کردووە؟ بەڵێ گەشتی دەرەوەی وڵاتم کردووە. لەگەڵ مۆسیقا و فۆلکلۆری کوردیا چۆن؟ بەڵێ زۆر باشم، یعنی دەتوانم برێم 100% باشم لەوانە. تایر تۆفیق یان حەسەن زیرەک؟ حەسەن زیرەک وەڵی هەردووشان باشن. مامۆستا حەسەن زیرەک مامۆستایی هونەرە، تایر تۆفیقیش هەر مامۆستایە، یعنی ئەوانە قوتابخانن لە بۆ هونەرێک کورد. بەهار یان پاییز؟ پاییز. تا ئێستا چەند وێنەت کێشاوە؟ تا ئێستا حساب ناکرێ، ئەمە ڕۆژانە 20 ڕسم تاوا دەکەم، مانجێ برێم حساب ناکرێت، ساڵانە هەر حساب ناکرێت. ئەی باشە کاک ئازاد شتێکی تر؟ بەڵێ. قەت گریاوی؟ وەڵی نییە نەگریاوی، هەیە نەگریاوێ، بەس گریانیشە تا گریان ئەوەی خۆیە. بەڵێ گریاوم. دەتوانم بڵێم بۆچی و بۆکوێ؟ وەڵی ناوەڵە ناتوانانی. قژت بۆ یاخ کردوتەوە؟ تەوان سبووق لە پێش هەموو شتیە. چ خەونێکت هەیە بۆ داهاتوت؟ وەڵی خەونم زۆرە، بەڵام لەو دامەیدا ناگوترێ ئەو هەموو خەونە. پێم خۆشە بمە هونەرمەندێکی ناوداری کورد، ینی وەکی پیکاسۆ و مایکلئەنجلۆ ئەوانە کە لە ناوبانگ بوون لە وڵاتەکانش پێم خۆشە لە وڵاتی خۆم ناوبانگ بووم، ینی کە برێن لە کوردستانی هەولێر عێراق فران وێنەکێشی بەناوبانگەیە. ئەی چیت هەیە بۆ دایکت؟ بەڵێ بۆ دایکم خوددا عافیکە تەقریبا ماوەی 15 ڕۆژە دایکم نماوە، بەس ئەوەندەی دەتوانم بڕێم خوددا عافیکە خوا بە بەشتی پانوبەری شارکە. سپاس کاک ئازاد، دەست خۆش، ئەزیەت ماش.